ولا خۆشەویستان دەچمەلای تەوەری دومی گفتوگۆکانی ئەمڕۆمە سەبارەت بە ڕۆژی جیهانی مافی مرۆڤ دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مافی مرۆڤە لەسەر ئاسی جیهان لەسەر ئاسی هەرێمی کوردستانیش بە هەمان شێواز بە گرنگیەوە سەیری ئەم ڕۆژە دەکرێت سەبارەت بە ئازادی ڕادەبڕین سەبارەت بە مافی تایبەتەکانی تاک سەبارەت بە هەبوونی ژیانێکی شایستە و ژینگەیەکی لەبار بۆ ژیانکردن هەموو ئەمانە و زۆرێکی تریش لە مافە بنەڕەتەکانی مرۆڤن کە پێویستە لە هەر وڵات و لە هەر نتەوەیەکدا هەموو مرۆڤێک خاوەنی ئەم مافانە بێت من بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ڕۆژی جیهانی مافی مرۆڤ سەبارەت بە دەستەبەرکردنی مافەکانی مرۆڤ لە کوردستان و لە جیهانیشدا دەچمەلای زۆر بەڕێز مونا یاقوب کە بەڕێزە سەرۆکی دەستی سەربەخۆی مافی مرۆڤن لە کوردستان شازێکی ڕاستەخۆ لە سۆدەکەمان لە شاری هەولێرەوە لەگەڵمادان مونا خەسڵاو لێبێت بانی باس سپاس بۆی کە لە بانی ڕێی کوردستان نیوز لەگەڵ ئێمەدا ئامادەیت لە ڕۆژی جیهانی مافی مرۆڤدا من دەپرسم ئایا لە هەرێمی کوردستاندا تا چەندێک مافی مرۆڤ پارێزراوە یاخود تا چەندێک مرۆڤ بە مافەکانی خۆی شاد بووە؟ بەیانیتان باش و پیرۆزبایی ئەو ڕۆژە دەکەم لە گشت مافخوازان لە گشت ساڵاکوانان و لە گشت بەشەریەت چونکە ئەوڕۆ بەڕاستی ڕۆژێکی زۆر گرنگە بۆ مافەکانی مرۆڤ کە لە ساڵی 1940 یەکەم بناغی پاراستنی مافی مرۆڤ لە سەرتاسەری دنیا لە ڕێگای UN دانراوە. تا چ ڕادەیەک مافی مرۆڤ پارێزراوە پرسیارێکی زۆر واسعە یعنی زۆر زەحمەتە من بە وشەیەک یان بەڕستەیەک وەڵامی بدەمەوە بەڵام تا ڕادەیەک باشە وەزعی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا پێشێلکاری هەیە کێشە هەیە زۆربەی کات ئێمە متابعەیان دەکەین تەوسیقیان دەکەین و ئەوەش دەکەین راپۆرتش دەنووسین بۆ ئەوەی چارەسەر بکرێنەوە. بە ڕای من هۆشی سەرۆکی دەستەی مافی مرۆڤ کەم پێشێلکاری کە هەیە ئەوەیە کە فەرمانبەران تا ئەوڕۆ ئەوە تقریبن 3 مانگە موچەی خۆیان وەرنەگرتیتەوە بۆیە زەحمەتە ئێمە بڵێن لە وەزعێکی زۆر باش داین لە کاتێکدا کە فەرمانبەران کە گشت ئەوانەی کە ژیانیان لەسەر معاشەکەیە معاشی خۆیان وەرنەگرتیتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا من ڕەشبین نیم شتی باشیش هەیە و کۆمەڵە کێشش هەیە کە دەبی چارەسەر بکرێ بۆ ئەوەی وەزعەکە بەرەو باشتر بڕواتن. زۆرترین ئەو پێشەلکارانی کە بەرامبەر بە مرۆڤ سبار بە مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا دەکرێت چین واتە زیاترین ئەو پێشەلکاریانی کە تاک لە هەرێمی کوردستاندا ڕوبەڕووی دەبێتەوە چییە؟ طبعا داوای لێبوردن دەکەم دەنگەکەت زۆر وازح نییە بەڵام وابزانام سوالەکە ئەوەیە چنا زیاتر ئەو کێشانە کە ڕوبەڕووی مرۆڤ دەبنەوە لە هەرێمی کوردستان بەڵێ من ناتانم بڵێم کێشەیەک بە تایبەتی زیاتر باس دەکرێتن یاخود ئیشی لەسەر دەکەین بەڵکو کۆمەڵە کێشن بۆ نمونە بەکارهێنانی چەک حاڵەتی کوشتن کە مەرفوزە لە زۆر شوێن دەبیتەوە بە بەکارهێنانی سیلاح هەروەها هەندێک جار باسی ئازادی ڕادەربڕین دەکرێتن بە تایبەتی لە سۆشال میدیاوە کە بەداخەوە تا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا یاسایەکی وامان نییە کە ئەو کێشە گەورەیە چارەسەر بکاتن و ئێمە ئەو ڕۆوا داوا دەکەین کە ئەو کێشەیە بەڕاستی دەبی دیراسەیەکی باشی بۆ بکرێ و ئێمە لەگەڵ ئەوە داین کە ئازادی ڕادەربڕین هەبیتن بە شێوەیەکی زۆر باش کە ببینە نمونەیەک بۆ ئەو منتیقەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئازادی ڕادەربڕین هەمیشە سنووری هەیە ئەو سنوورانە دەبی بیپارێزین. هەروەها هەندێک کێشە هەیە دێتە دەستەکەمان بەنسبەت دادگاکان کە تەخیری کەیسەکان دەکرێتن کە یاخود حکمێک دەرچووە کەسێک دەبینی کە ئەو حکومە بە دڵی نییە یاخود بە زۆری دەبینیتەوە گشت ئەو کێشانە ئێمە لە نزیکەوە دیراسەیان دەکەین و متابعەشیان دەکەین بۆ چارەسەرکردن. بەڵێ موناخان بەست لە ئازادی ڕادەبڕین کرد یەکێک لەو کێشانەی کە تاکی کورد یاخود تایبەتی ڕۆژنامەنووسان و ئەو کەسانی چالاکوانان لە هەرێمی کوردستاندا ڕوبەڕووی دەبنەوە پێشەلکردنی ئازادی ڕادەبڕین یاخود نەبوونی ئازادی ڕادەبڕینی تەواوەتیە لە هەرێمی کوردستان تایبەتی لە هەندێک ناوچەدا بە تایبەتی ماگەر باسان لێوە بکەین لەگەڵ ئەوەی کامێکێکە لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤ کە دەبێت مافی ئازادی ڕادەبڕینی هەبێت لە ئێستادا تۆ ئەمە چۆن دەبینیت ئایا ئەو کەسانی کە لەم ڕۆوە پێشێلی مافەکانیان دەکرێت ئەوانەی کە لەم کەیسانەدا قوربانین تا چەندێک
وەڵامی داواکارەکانیان ئەدرێت تا چەندێک قەرەبوویان دەکرێت و یاخود کێشەکانیان بۆ چارەسەر دەکرێت. بەڵێ ئازادی ڕادەربڕین طبعاً پارێزراوە لە عێراق و لە هەرێمی کوردستان بە پێی مادە 38 لە دستوری عێراقی، هەروەها لە هەرێمی کوردستان یاسای زۆر باشمان هەیە، یاسای کاری ڕۆژنامەگەری کە ژمارە 35 ساڵی 2007 دەرچووە. زۆربەی ئەو کێشانە کە ئێمە مراقبەمان کردیتەوە یاخود ئەو کەیسانە کە هاتیینە دەستە ئەوە بوونە کە هەندێک جار دادوەرەکان مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس دەکاتن بە پێی یاسای سزادانی عێراقی، بەڵام یاسایەکی ترمان هەیە کە ئەگەر بە فعلی ئەو کەسە ڕۆژنامەنووسە و هەویەی هەیە و ئیشی کردیە لە چوارچێوەی سەلاحیاتی خۆی و مافەکانی خۆی دەبێ بە پێی یاسای کاری ڕۆژنامەگەری مامەڵی لەگەڵ بکرێت کە عقوبەکەی کەمترە و کە زۆربەی کات احتیمال دەکاتەوە سەر غەرامات، چونکە ڕۆژنامەنووس کەسێکە کە پێگەی خۆی هەیە لە دنیادا بەگشتی و زۆربەی کاتیش کە ئێمە ئەو حاڵەتانە هاتوونە دەستە لەگەڵ دادگاکان قسەمان کردیتەوە و هەندێک جاریش بەڕاستی یعنی دادوەرەکان ئستیجابەیەکی باشیان هەبووە و کێشەکەش حەلکرایتەوە. ئێمە وەچی گوتم من نەمگوت ئازادی ڕادەربڕین نییە، بەڵکو ئەو ئازادی ڕادەربڕینە کە هەیە تا ڕەدەیەک زۆر باشە، بەڵام تووشی کێشەش دەبین و ئەو شتە لە سەرتاسەری دنیاشە لەبەر ئەوەی کە سۆشال میدیا زۆر زەحمەتە سنووردار بکرێ یاخود زەبت بکرێتن بە شێوەیە کە هیچ کێشەیەک دروست نەکاتن. بەڵێ بەس لە سۆشیال میدیا کرد لە سەدا سەئاستی جیهاندا دنیایەکی فراوانی داگیرکردە سۆشیال میدیا، تایبەتی هەرێمی کوردستانیش لەو دنیاە بەدەر نییە. لە ڕێگەی سۆشیال میدیاوە هەڵبەتە ما ئەتوانین بڵێن هۆکارێک دەبێت بۆ ئەنجامدانی تونند و تیژی بۆ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. لە هەرێمی کوردستاندا چۆن توانراوە سانسۆرێک بۆ سۆشیال میدیا بۆ ئەم جیهانە فراوانە دابنێ بۆی کە لەم ڕێگەیەوە مافی مرۆڤ نەخورێت، لەم ڕێگەیەوە مافەکان پێشێل نەکرێت. دەنگت وازح نییە خانم ببۆرە بەس ئەگەر پرسیارەکە دووبارە مناخان پرسیارەکە دووبارە دەکەمەوە تا چەندێک هەوڵ دراوە لە ڕێگەی کە ئێمە باسی لەو دەکەن کە سۆشیال میدیا لە ئێستا لەسەر ئاستی جیهاندا دنیاکی ئێجگار فراوانی داگیر کردو، لەگەڵ ئەوەشدا هۆکارێکە بۆ ئەنجامدانی تونند و تیژی، لەگەڵ ئەوەدا هۆکارێکە بۆ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ. ئێوە تا چەندێک هەوڵتان داوە یاخود هەرێمی کوردستاندا هەوڵەکان تا چەندێکە بۆ ڕێگریکردن لە پێشێلکردنی مافی مرۆڤ لە ڕێگەی سۆشیال میدیاوە؟ ئێمە هەوڵماندایە، هەوڵەکەمان زۆربەی کات قانونی بووە چونکە بە پێی یاسا ئەو بابەتە دەبی ڕێک بخرێتن. هەوڵەکەمان لە ڕێگەی پسپۆر و لە ڕێگەی معنیەکان و ئەندام پەرلەمان و چی خودی پەرلەمان هەبوو، ئێستاشوە دەست پێ دەکەینەوە ئینشاءڵڵا کە پەرلەمان کارا بێ بە فعلی دەبی یاسایەکمان هەبیتن، دەبی سنوورێکمان هەبیتن چونکە یاسامان هەیە، یاسای خراپ بەکارهێناری ئامیرەکانی پەیوەندیکردنمان هەیە، بەڵام دەقەکانی زۆر باش نین، بەڵام خەلەلێکی زۆری تایە. ئێمە ئەو یاسایە داوا دەکەین کە هەموار بکرێتەوە بە شێوەیەک بێتن کە هەموو ئەو حالەتانە لە خۆی بگرێتەوە چارەسەر بۆیان بدۆزی. ئێمە حەلێکی ترمان هەیە کە یاسایەکی نوێمان هەبی تایبەت بی بە ئازادی ڕادەربڕین و سۆشیال میدیاکان تاکو زەبطیان بکەینەوە. بەڵێ موناخان بۆ پەرلەمانی نوێ شێوازە پرۆژە یاساتان هەیە کە پێشکەشی بکەن کە پێتان وابێ لە ڕێگەم پرۆژە یاسان نوێ خۆ لە ڕێگەی گۆڕانکاری لە یاساکاندا باشتر دەستەبەری مافەکانی مرۆڤ بکرێت؟ ئێمە بە پێی یاسای دەستەکەمان بۆمان هەیە یاخود ئەرکە لەسەرمان نەکتەنها بۆمان هەیە کە بە دوواداچوون بکەین بۆ گشت ئەو یاسایانە کە کارپێکراون لە هەرێمی کوردستان تاکو بزانن چ خەلەلێک هەیە، چ شتێک هەیە کە ناگونجێ لەگەڵ دستور یاخود لەگەڵ ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکان. لیژنەیەکشمان هەیە، ئیشی ئەو لیژنەیە کە گشتیان پسپۆری یاساین ئیشی ئەوەیە بە دوواداچوونەکە بکاتن. زۆربەی کات بەڵێ اقتراحاتمان هەیە، پیشنیارمان هەیە کە بە شێوەی راپۆرتمان کردیتەوە لەسەر چەند یاسایەک. هەروەها یاسای دەستەی خۆمان کە یاسایەکە کە خەلەلێکی زۆری تایە کە ڕۆڵی دەستە زۆر سنوورداری کردیتەوە، یعنی ئێمەوەچی دەستە یاساکە بەڕاستی دەبوایە مڕازعە بکرێتن لە 2002 دەرچووە، بەڵام کۆمەڵە شت لە ناوی هەیە کە وا دەکاتن کە دەسەڵاتێکی ئۆتۆمان نەبی تاکو بە جوانی بە دوواداچوون بکەین و بگەینە چارەسەریش. موناخانێکی دیکە لە پێشەکارانی کە بەرامبەر بە مرۆڤ دەکرێت ئاستی جیهاندا تایبەتی باسی لۆ دەکەم بازرگانیکردنە بە مرۆڤەوە.
دەبێ بزانم ئایا ئەم شێوازی بازرگانی کردنە بە مرۆڤەوە ئەم شێوازی مامەڵەکردنە لە هەرێمی کوردستانیشدا بە هەمان شێوازەیە و ڕێژەکە چەندە ئێوە هەوڵەکان بۆ چارەسەرکردنی چۆنە؟ طبعا بنسبة ريجا وبنسبة أرقام من بأرقام قصنا كم چونك رابورتي صالانة مان هي إن شاء الله كوتاي أو صالة دردتيتن وبأشكراي أو زانيارة كلاي إما هي أكيد بلاوي دكين بو هر كسيك كبيوستي بيبيتن بازرگانی کردن بمروف لزور بي شوينة كان بداخوا أورو سنورة كان دبينن كزور بزحمتي زبط دكريتن أورو سيادي عراق بقشتي لجير هرشة دايا بويا أو شتانا بلايا روددن بلا موشي قوتم زور زحمة لبوم أرقام بدمو بلايم زورا ياخد رجيكي كم بله منى خانوك دو برسيار لقل أوي كباس لوكر أمريكان لكوتاي صالة در أتوتاكو استا أمريكان لبردستاني بلام وەکو تقریبا ڕێژەکان چۆنە ڕژەی پێشەلکاری مافی مرۆڤ کەمی کردووە زیادی کردووە ڕێژەکان چی دەڵێت بە تقریبی باسی لێوە بکەیت بەڵێ ئێمە طبعا ئەگەر هاتوو ئامارەکان ڕسمی بن لەسەر بابەتێکی هەستیار و جددی بیتن ئەوە خۆمان بۆمان نییە ئامار لە خۆمان دروست بکەین بەڵکو ئێمەش داوای دەکەین لە شوێنی ترکە شوێنی ڕسمین ئەگەر وەزارەتی ناوخۆبی ئەگەر هەر شوێنێکی تربی ئامارەکان لیان وەردەگرین اعتیماد دەکەینە سەریان بەڵێ زۆر ئەگەر هاتوو بەنسبەت بەڵێ فەرمو بەڵێ تەواوی کەم بەڵێ موناخان ببورە فەرمو ئەگەر هاتوو باسی پێشلکارەکان بە گشتی دەکەیەوە ئەوە بابەتێکی ترە ئەوە من پێ دەڵێم دەکرێت لە دوو ڕێگا من قیاسیان بۆ بکەم یان ئەوە تا کە من ئەوە سێمین ساڵمە لە دەستەکە خلال ئەو 3 ساڵە ئایا پێشلکاریەکان زیاد بوونەوە یاخود کەم بووینەوە یانیش ئەوە تا ئەو سکاڵانە کە دەگەنە دەستە بە شێوەی ئۆنلاین یان بە شێوەی مڕاجعەی خاوەن سکاڵەکە بۆ دەستە زیادی کردیان کەمی کردیتەوە من وەچی گوتم لە بیدایەت قەت لەبیر ناکەم کە باسی مافی مرۆڤ دەکەم کە باسی وەزعی ئابووری بکەم وەزعی ئابووری ئەکید وەزعێکی باش نییە وای کردیتەوە کە تەسیراتی هەبی لەسەر زۆر شتیتر بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە ئازادی ڕادەربڕین ئەو ساڵی کە من هاتمە دەستە زۆر زیاتر باسی دەکرا زۆر زیاتر باسی پێشێلکاری دەکرا کە لەو کاتێک کە ئێستا باس دەکرێت بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مونە یاقوب سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە کوردستان سپاس بۆ تۆ سپاس بێکە لە بانی مرۆڤ کوردستان ویستەکە لە ئێمە ئامادە بوو